بريز مصطفى ملا حسن شارزاي آبوری و انرژی نوستودی دا لگل منه بريز مصطفى بخير بين زور سپاس ممنون بالو دست بكم تركيا خوي بولاتكي اسلامي بناو دباتو لها مش هناك وانشان دادات بشجيري اسلام دكاتن بيتوايا وكو شروفكاريكي بلين آبوري ووزا تركيا آبوري خوي بقرباني او چمك اسلامية دكات او كا همو جارك باز دكاتن زۆر سپاسانە کەم دەستەکانتان خۆشببی ئەو ئامار و داتانێک کە خستانە ڕوو شتێکی بیرخستمەوە ئەویش لێدوانی گادی شۆهانە کە بەرپرسی ژووری بازرگانی و ژووری بازرگانی و پیشەسازیە نێوان ئیسرائیل و تورکیا کە لە لێدوانێکدا باسی لەوە کرد ئەو ناکۆکی و لێک تێنەگەیشتنە دیپلۆماسی و سیاسیانە کاریگەری ڕاستەخۆ دەکاتە سەر ئەو پەیوەندی کەوا لە نێوان تورکیا و ئیسرائیلدا هەیە بەڵام ئەوەی پێویستە ئاماژی پێ بدەین لە ساڵی 2002 هەتا ئێستا هەر لە ڕوانگەوە سەیری بکەین با بڵێن کە سەرڕای هەموو گرژی و ئاڵۆزیەکان با بڵێن زۆر قەیرانیان تێپەڕ کردووە و دوو وڵاتە بەڵام سەرڕای ناکۆکی دیپلۆماسی و سیاسیەکان پێشکەوتنی ئابووری پێشکەوتنی بازرگانی و بەرفراوانبوونی قەبارەی بازرگانی بەڕێسان ئاماژتان بە داتاکاندا کەواتە ڕەنگە زۆر جار ناکۆچی سیاسی هەبی بەڵام لە ڕووی ئابووری و بازرگانیەوە ئامارەکان پێمان دەڵێن پێشکەوتنەکان بەردەوامن بۆ ئیسرائیل وڵاتێکتان وانە زیاتر ئەوەی کە تورکیا یان سەرکوماری تورکیا ئەو لێدوانانی دەدات بەپێ ئەو داتانەی کە هەیە زیاتر میدیایینە یعنی لە ئەرزی واقع دەیانەوێت ئەو پەیوەندیە بەهێزە ئابووریەی لەگەڵ ئیسرائیل هەیە بەردەوام بێتن خۆی ئەوە ڕخنەی با بڵێن ئۆپۆزیسیۆنی ناوخۆی تورکیاشە با بڵێن وتینی یاخود دەرکردنی وتارێک لە تیڤی و لە میدیاکان و لە واقعیدا شتێککە پەیڕەو دەکرێت کەواتە پێشکەوتنەکان ئێمەش پێمان وایە بەردەوام بن بەڵام دەکرێت زیانیشی هەبێ ئەوەی گرنگ بێ لێرەدا ڕەنگە تورکیا ئەو کارتە ئیسلامی یاخود پیشاندانی ڕوبەڕوویەکی ئیسلامی با بڵێن ڕوویەکی ئیسلامی دنیای ئیسلامی بفرۆشێتەوە تەنها کارتێکی بەهێز بە دژی ئیسرائیل بەکاری بێنێ بۆ ئیسرائیل وڵاتێکی موسڵمانی ناعەرەبی ڕەنگە ئاسان نەبێ بۆ ئیسرائیل بتوانێت پەیوەندەکانی لەگەڵ تورکیا تێک بدات باشە تورکیا بەنیازی پرۆژەیەکی گرنگی بواری وزە بوو لەگەڵ ئیسرائیل هەناردەکردنی گاز بۆ ئەوروپا باشە ئەمە چی لێ دێتن پێت وایە ئەمە ئەم تێکچوونی پەیوەندیانە یان هەڵپەساردنی ئەم پەیوەندیانە کاریگەری لەسەر ئەم پرۆژێ هەبێتن خۆی ئەو پرۆژەیە پێم وابێ لە سەرەتای با بڵێن ساڵانی 2000ەوە خراوەتە بەرباس و پێی دەڵێن پرۆژەی با بڵێن لێویتەن جەیهان پرۆژێکت ئەو پرۆژەیە با بڵێن هەناردەکردنی گازی سروشتی ئیسرائیلە لە ڕێگەی بەندەری جەیهانە بۆ بازاڕەکانی ئەوروپا و ئەوروپای دوور بەڵام تاوەکو سەرەتای ساڵانی 2010 و دەگاتە کۆتاییەکانی 2012 ئەوە هەر بە ناکۆچی مایەوە و جێگای مشتومڕ و باسێکی سەرمێزی گفتوگۆ بوو لە نێوان ئەو دوو وڵاتێتە تا ئەوەی کەەوە ساڵی 2013 نەتەوەی گرتوەکان با بڵێن پلانێکیان خستە بەردەم هەردوو وڵات ئەویش پلانی ئیست میت پرۆژێکت بوو ئەو پلانە زیاتر پاڵپشتی ئیسرائیل بوو ئەمریکاش پاڵپشتی خۆی بۆ پرێژدوپات کردەوە کە ئیسرائیل دەتوانێت لە ڕێگەی بنیاتنانی هێڵێک کە لە ئیسرائیلەوە لە با بڵین لە کێلگا گازیەکانی دامار و لێویتان درێژ دەبێتەوە بەرەو قوبرس لێوێشەوە بەرەو یۆنان لێونانەوە بەرەو ئەوروپای نزیک و لێشە بۆ ئەوروپای دوور بەڵام تورکیا با هاوبەشی لەگەڵ رووسیا و ڕێکەوتنی لەگەڵ لیبیا توانی تا ڕادێک دەسەڵاتەکانی خۆی لە دەریای ناوەڕاست بەکاربێنێت و ڕێگری لە پرۆژێ بکات هەر بۆیەش ئەمریکاش پاڵپشتەکانی خۆی پاشەکشێ پێکرد بەڵام لە دوهەمین تویتیان با بڵێن بایراکتار باسی لەوە کرد وەزیری وزە و سامانە سروشتەکانی تورکیا کە پەیوەندێکی تەلەفۆنیان لەگەڵ وەزیری وزەی ئیسرائیل لە ئەنجامدا و شتەکان نێرینینە و بانگێشنامەیان بۆ هاتووە کە سەردانی ئیسرائیل بکەن و لێکەی تێگەیشتەکان بکەن ئەوەی تاوەکو ئێستا هەیە وەکو هەواڵ بەڵام بە شێوەیەکی فەرمی بڵاو نەکراوەتەوە ئیسرائیل لەگەڵ تورکیا نیوەی گازە سروشتەکەی بدات بە بەندەری جیهان و نیوەی گازە سروشتەکەی لە ڕێگەی ئەو هێڵە نوێ وەڕەوانە بکات کەواتە ئیسرائیل ناتوانێت 100% ئەوەی نەوتەکەی خۆیان ئەو لە بواری وزەدا بەبێ تورکیا هەناردەی ئەوروپا بکات بە دڵنیاییەوە لەبەر ئەوەی تورکیا بە تەنها نیە با بڵێن ئەو پاڵپشتیە بەهێزەیەکەوە لە رووسیا و لە وڵاتانی دیکەی تورک زوبان و لە جۆرجیا و لە ئازەربایجانیشەوە لە بۆی دەکرێت لەبەر ئەوەی ئاگدارین بۆی با بڵێن پرۆژەی گەشە لە عێراق پرۆژەی با بڵێن زەنگە زۆر کۆریدۆری زەنگە زۆر کەوا لە باکووە درێژ دەبێتەوە بە ناو خاچی ئەرمێنستان و بەسەر سنووری ئێراندا دەڕوات و تاوە دەگاتە
ڕۆژهەڵاتی تورکیا لەو لاشەوە لە دەریای ڕەش با بڵین رووسیا بە دوو هێڵی شین و هێڵی سوورکەوە ڕاستەخۆ دەگاتە ئیستانبول دانیشان دەگاتە پارێزگای سامسون ئەو دوو هێڵە هێڵی وزەینە پلانەکە وایە رووسیا کارتێکی دیکەی فشار بەهێز بەرامبەر ئەوروپا و ئەمریکا دروست بکات تورکیا بکاتە سنتەرێکی وزە و سنتەرێکی بازرگانی بە هاوبەشی لەگەڵ ئەو پرۆژانی دیکەکەوە هەن بۆیە دەکرێت بڵێن تورکیاش کارتەکانی بەهێزن بە تەنهانیە لە ساعەکەدا تورکیا لەو ماوەی ڕابردوو بە ئێستاشەوە هەوڵ دەدات ببێتە ناوەندێکی گرنگی وزە لە تەواوەتی ناوچەکە خۆشت باس کرد پێشتریش زۆر جار لەسەر ئەو بابەتە مناقەشەمان کردێ گفتوگومان کردووە پێش چەند ڕۆژ پێش ئێستا وەزیری وزەی تورکیاش ئاماژەی بۆ کرد ئەم پرۆژەیان هەڵپساردووە لەگەڵ ئیسرائیل تاوەکو بزانن چی لێدێت پێت وایە تەشەنەکردنی زیاتری شەڕی نێوان حەماس و ئیسرائیل ببێتە هۆکاری ئەوەی هەڵوەشاندنی ئەم پرۆژەی لە نێوان ئیسرائیل و تورکیا بڵێ ئێمە لە سەرەتادا ئاماژەمان پێدا کە ڕەنگە لێدوانە میدیایەکان جیاواز بن لەگەڵ ئەوەی لە ئەرزی واقعدا هەیە قرار وابوو لە کۆتایی ئەم ساڵ نەتەنیاهۆ سەردانی تورکیا بکات و کۆمەڵێک لیک تێگەیشتن واژۆ بکەن ئەوەش نوێنێ با بڵین لە کۆتایی ساڵی 2022 سەرۆکوەزیرانی بەڕێز لاپی سەرۆکوەزیرانی کۆنی ئیسرائیل سەردانی تورکیا کرد و کۆمەڵێک ڕێکەوتنیان واژۆ کرد لەوانە ڕێکەوتنە فڕۆکەوانیەکان کە فڕۆکە ئیسرائیلەکان بتوانن خاکی تورکیا بەکاربێنن فڕۆکە مەدەنی و بە تایبەتی مەدەنی و جەنگەکان مەدەنیەکان زیاتر تەکیزان کردە سەر ئیستانبول بەڵام لێک تێنەگەیشتن و ناحاڵی بوون و هەروە هەڵپەساردنی کێشە و گرفتەکان سەبارەت بە ڕێکەوتنە وزەییەکان لێک نەگەیشتنی زۆر هەبوو بۆیە ناتەنیاهۆ کاتێکەوە لە ئەمریکا چاوی بەڕێز ئەردۆگان کرد ئەردۆگان ڕاستەوخۆ داوای ئەوەی لێکرد بوو بادەست بە ئەو پرۆژەیە بکەین بەڵام لێک تێنەگەیشتن هەبوو هەر بۆیش با بڵین بەکارهێنانی میدیا تاوەکو ئەوەی عەرزی عەزەڵات بکری بڵێن ئێمە بووین کە ئەو پرۆژەیەمان ڕاگرت ئەوە بوو ئەگەر ناخۆی ئەرزی واقعدا لێک تێنەگەیشتنەکە هەر هەبوو بەڕێز مستەفا مەلا حەسەن شارەزای وزە و ئابووری تورکیا سپاس کە لەگەڵمان بەستەکانتان خۆش